ئەم بەیانیە بازاڕی دارەسوتاوەکەی سلێمانی سووتا زەرەر و زیانێکی زۆری بەجێهێشتووە، بەڵام تا ئێستا کەس نازانێت هۆکار و زیانەکانی چەندن. لە گەرمیان دەرگای خێر بەڕووی ئەم ئیدارەیەدا کراوەتەوە و گەشتیارێکی زۆر سەردانی کردوون. ئەچینە سۆران لەوێت تەزرەیەک باریوە، تەزرەکە دەنگی زۆر گەورەیە، تەنانەت سەری هاوڵاتیان و جامی ئۆتۆمبیلێکی شکاندووە. وردەکاری ئەم هەواڵانەتان ئێستا پێ ئەڵێم. سڵاوتان لێبێت. ئەم بەیانیە جارێکی دیکە هەواڵی سووتانی بازاڕەکان لە کوردستان برینی خەڵک و کاسبکارانی کولاندەوە، ئەویش دوای ئەوەی بازاڕی دارەسوتاوەکەی سلەیمانی سووتا و زیانێکی زۆر بەر کاسبکارانی بازاڕەکە کەوت. بەرگری شارستانیان پارێزگایە هەر زوو دەستی بە لێکۆڵینەوە کرد تا ئامادەکردنی ئەم هەواڵەش هێشتا بە فەرمی هیچ شتێک لە بارەی هۆکاری ئاگرەکەەوە ڕانەگەیاندراوە، هەروەها قەبارە و زەرەر و زیانەکانیش دیاری نەکراون. پەیامنێری 1964 کاسبکارانی بازاڕەکەی دوان هەر یەکەیان باسی ئەوەی کرد زیانی زۆریان بەرکەوتووە کە بەگشتی زیاتر لە 150 دوکان سوتاون و زیانەکان دەگاتە چەند ملیۆن دۆلارێک. کاسبکارێکی بازاڕەکە کە بەوتەی خۆی زیانی 20 دەفتەر دۆلاری بەرکەوتووە ئەوەی باس کرد دوێنێ کاری لەحیم لە بازاڕەکە کراوە و گومانەکەن ئاگرەکە بەو هۆیەوە هەڵگیرسا بێت. لای خۆشیەوە ئاواد محەممەد قایمقامی ناوەندی سلێمانی لە بازاری دارەسوتاوەکەەوە قسەی بۆ 1964 کرد و وتی لەسبەیەوە دەست بە ڕێخستنەوەی بازاڕەکە ئەکەن، بۆ ئەمەش پێویستیان بە هاوکاری دوکاندارەکانە لەبارەی قەرەبووکردنەوەی دوکاندارەکانی ئەوم بازاڕە شوتی هەرچی بتوانین بۆ قەرەبووکردنەوەی دوکاندارانی دارەسوتاوەکە دەیکەین و بە دڵ و بەجیان لەگەڵیان دەبین. دوای نیوەڕۆی ئەمڕۆ لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تەرزەیەک باریوە هێندە گەورە و بەهێز بوو سەری زەلامی شکاندووە، زیانی زۆریشی بەر ئۆتۆمبیلی هاوڵاتیان و ڕەزوباخی جوتیارانیش گەیاندووە. بەپێی بەدواداچوونەکانی پەیامنێری 1964 لە ئیدارەی سۆران تەزرە بارینەکە چڕ بووە و کڵۆکانی واتە دەنکەکانی گەورە بوون، بەهۆی وەژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل تەزرە کوت بوون. چەند ئۆتۆمبیلێکیش جام و بەگلایتەکانیان شکاوە، ئەمەش زیانێکی زۆری بۆ خاوەنەکانیان دەبێت. 1964 چووە ناوچەی پیشەسازی سۆران و سەرنجی ئەوەیدا تەرزە بارانەکە بازاری جامچیەکانی گەرم کردووە و چەند ئۆتۆمبیلێک جامیان شکاو و زیانی زۆریان بەرکەوت بوو. بێوار خورشید یەکێک لەو هاوڵاتیانە ئۆتۆمبیلەکەی هێنابوو بۆ لای جامچیەک بە 1964 ورد فریانە کەوتم ئۆتۆمبیلەکەم داپۆشم تا هاتمە دەرەوە تەزرە کوت بوو. جامی پشتەوەشی شکا بوو لە زەرەر و زیان گەڕێن ئەوە تا هەر بەهۆی تەزرەکەوە هاوڵاتیەک لە شاری سۆران سەری شکاوە. هەر بەم هۆیەشەوە 5 هاوڵاتی دیکە ڕەوانەی نەخۆشخانەی سۆران کراون، ژمارەیەک باڵندەش مردار بوونەتەوە و ڕەز و باخی جوتیارانیش بێزیان نەبووە و ئەو بەرهەمانەی لەم وەرزەدا چرۆ ئەەکەن هەمویان تووشی زەرەر و زیان هاتوون. گەشت و گوزار دەرگای خێری بەڕووی ناوچەی گەرمیان واتە ئیدارەی گەرمیان کردوتەوە. ئەم جەشن و نەورۆزها گەشتیاری زۆر ڕویان لە گەرمیان کردووە. قایمەتی دەربەندی خان ڕای ئەگەێنێت ڕۆژانە نزیکەی 50,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتاریەکانی قەزاکەیان دەکەن. سلێمان محەممەد قایمقامی قەزای دەربەندی خان داوای لە ئەنجومەنی وەزیران هەروەها سەرجەملایەنە پەیوەنددارەکان کرد گرنگی زیاتر بە کەرتی گەشت و گوزاری قەزاکەیان بدەن. وتیشی تا ئێستا ڕۆژانە نزیکەی 50,000 گەشتیار لە شارەکانی هەرێمی کوردستان هەروەها ئەو شارانەی ئەکەونە خواروی عراقەوە ڕویان لە دەربەندی خان و شوێنە جوانەکانی ناوچەکەیان دەکەن. قایمقامی دەربەندی خان پێی با ئێستا کاتی ئەوەیە پلانی جددی بۆ پێشخستنی کەرتی گەشت و گوزاری لە ناوچەکەیان جێبەجێ بکرێت، بۆ یەجگە لە حکومەت مەمنونی هەر کەسێکیش دەبن تێبینی و پێشنیاریان پێشکەش بکات بۆ ئەوەی باشتر کەرتی گەشت و گوزار لە گەرمیان و بە تایبەتیش لە دەربەندی خان چالاکتر بکرێت. جگە لە دەوروبەری بەنداوی دەربەندی خان ژاڵەنا و سەرتەشی بەمە و چەند شوێنێکی دیکەی گەشتیاری لە گەرمیان هەن کە گەشتیار و هاوڵاتیان بە زۆری سەردانیەکەن. تۆڕی 1964 هەر لە خۆیەوە گرنگی بە هەواڵی کوچە و کۆڵانەکان نادات، دەبێت کارێک بکات شوێنی خۆی بگرێتەوە. ئەوە تا دوای ئەوەی هەواڵی شکانی بۆڕیەکی 8 ئینجی ئاوی خواردنەوەی ماڵان لە شارە زووری بڵاو کردەوە کە بەهۆیەوە چەنگەڕەچێک بێ ئاو بووبوون. ئەمڕۆ فەرمانگەی ئاوی شارە زوور بەخۆ کەوت و بە زووترین کات کێشەکەیان چارەسەر کرد. بۆریەکە دوێنێ شکا. ئەمڕۆ ڕەمەسان عارف لێپرسراوی فەرمانگەی ئاوی شارە زوور بە 1964 وت دوێنێ دوای ئەوەی لە شکانی بۆڕیەکە ئاگادار کراونەتەوە قوفڵەکەیان گۆڕیوە و چاوەڕێیان کرد
تاوەکو ئاوەکە بەتاڵ ئەبێت هەروەک دوێنێ ئەڵێ بەڵێنی چاکردنمان بە 1964 دابوو ئەمڕۆژ لە بەرەبەیانیەوە کارمەندەکانمان هەڵسان بە هەڵکەندنی شوێنی شکاویەکە و چارەسەرمان کرد وتیشی بۆریەکە ئاوی هەردوو گەڕەکی بەختیاری و ڕزگاری و چەندام و دەستگایەکی حکومی و پارکێکیشی لەسەر بووە بەڵام نەمان هێشت بێ ئاو ببن و بە زووترین کات چارەسەرمان کرد ئێستاش ئاو بۆ هەردوو گەڕەکەکە بەردراوەتەوە و کێشەی بێ ئاویان نەماوە. هەر لەبارەی سووتانی بازارەکان کە کەمێک پێش ئێستا باسی سووتانی بازاری دارە سوتاوەکەی سلەیمانیمان کرد بەڵام هەولێر ئەو ئەزمونەی هەیە پارساڵ ئاگر لە دوکانەکانی لەنگەی هەولێر بەربوو بوو شارەوانیش بۆ ئەوەی ئامادەکاری بکات ئەم بازارە جارێکی دیکە دوور بخاتەوە لە بابەتی ئاگر تێبەربوون چەند ڕێنمایەکی پێشکەشی دوکاندار و شوێنکارەکانی ئەو بازارە کردووە ئەومان لەبیر نەچێت کە پارساڵ لە مانجی شوبات 166 دوکان بەهۆی ئاگرکەوتنەوە لە بازاری لەنگا سووتان و زەرر و زیانێکی زۆر بە شوێنکارەکان کەوت بۆ ئەوی ئەم شتە دووبارە نەبێتەوە شارەوانی لە ڕێگەی سنتیمێکەوە سەردانی ئەم بازاڕی کرد دیارەیەکێک لەو هۆکارانەی کە پێشتر باس کرابوو ئەو پەردەیە بوو کە بە سەر ئەشیاکانی دەرەوەی دوکاندارەکاندا ئەدرا واتەدا ئەپۆشنان ئەمە یەکێک بوو لە هۆکارانەی کە بەهۆی ئاگرکەوتنەوە یاخۆ شۆرتی کارەباوە پەردەکە ئاگریە کرد و ئاگرەکەش بڵاو ئەبەوە بۆ ناو دوکانەکە شارەوانی ڕێنمایی کردوون بە هیچ شێوەیەک ئەم پەردەیە بەکار نهێنن بۆ داپۆشتنی کەلوپەل و ئەشیاکانیان هەروەها ئەشیا و کەلوپەلەکانیشیان لە بەردەرچی دوکانەکانیان بەجێ نەهێڵن پێویستە هەر هەمویان بەرنەژوورەوە بۆ ئەوەی سەلامەت و بێزیان بن بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.